هەفتەی کارسازی جیهانی لە سلێمانی بەڕێوەچوو. ئەم چالاکیە لە مانگی 11دا لە 170 وڵاتی جیهان بۆ ماوەی هەفتەیەک بەڕێوە دەچێت. پرۆژەکە بۆ ئەوەیە تا تواناکانی گەنجی بەهرەمەند و خاوەن بیرۆکەی پرۆژەی کار هاوکاری بکرێت. ئەم ساڵ ڤیم فاوندیشن چالاکی هەفتەی کارسازی جیهانی لە سلێمانی ڕێخستووە و پرۆژەی لە 11 گەنج وەرگرتووە تا هاوکاریان بێت لە بەرەو پێشخستنی پرۆژەکانیاندا و ساڵانەش لەم کارەدا هاوکاری 1100 گەنج دەکەن بۆ ئەوەی ئەرکێک لەسەر حکومەت کەم بکەنەوە و گەنجەکان بکەنە خاوەن پرۆژە و کۆمپانیا و کاری خۆیان. ئەکرێ ئەم بەدیلی کارسازیەوە بۆ ئینترپرنەرشیپ ببێ بە بەدیلی تاعینبوونی ئەو کە گەنجانی کە چاوەڕێی تاعینبوونن بۆیە لە ڕوانگەیەوەی کە سەدان کەسمان هەیە و با بڵین هەزاران کەسمان هەیە کە تا ئێستا لە ماڵەوە دانیشتون هیچ بزنسەکانیە بەڵام بیرۆکەیان هەیە. ئێمە لە فاوندیشن بۆ ماوەی ساڵێک پشگیری 1100 گەنجەکەین کە بیرۆکێکی جیاوازیان هەیە ئەوێت تەمویل بکرێن پارەوە بگرن بۆ ئیشەکان دەست پێ بکەن و جگە لەوەش ڕاهێنانیان پێ بکرێ دەربارەی چۆنێتی بەڕێوەبردننی کارەکەیان. پرۆژەکان جۆراوجۆرن، هەندێکیان لە بواری جوانکاری و خشلی ژنان و هەندێکی تریان لە بواری دیزاین و ئەلکترۆنیات و یاری کوردەواریدایە. لە پرۆژەکاندا گەنجانی بەشدار بوو پشتیان بە توانەکانی خۆیان بەستووە و دەیانەوێت لە داهاتوودا کارەکەیان پێش بخەن. هەموو شتەکان سروشتین و پشتی تایبەتمان بۆ بەکارهێناون بۆ نمونە کەرەیشیە و مجموعەیە کەرە و زەیتی کە پێست ئیستفادەی لێ بکە. جا فکرەی چوارەش لە چیوە هات لەوە هات کە لە بایکۆتکردنی لە پرۆدەکتی کوردیوە هات کە ئێمەش ئەبێ ئیتر لەمەوە دووە هەست بکەین کە ئەبێ پرۆدەکتێکی کوردیمان هەبێ دروستکراوی ئێرە بێ نابێ هەر شتی دەرەوە بەکاربێنین. هەنێک کەسمان هەیە وێنە کێشە خۆی وێنەیە کە کات ئەینێرێت ئەوێ لەسەر تیشەرتەکەی هەبێ لەسەر کوپەکەی هەبێ یاخود ئەمانەمان هەیە کە نەخشی کوردەوارین خەڵک حەزەکە هەبێ لەسەری یعنی شتێکە مۆرکی خۆیەتی باس لە خۆیەکە تعبیل لە خۆیەکە کە ئەم شتانە لە دەرەوەی وڵات ناتوانانی هەبیان مەسەرەن هەنێ شتوان هەیە کە بە کوردی لەسەری نووسراوە ئێمە ئەم شتانە ناتوانین ئۆردەری بکەین بەڵام ئێمە لێرە نەک ئۆردەریشەکەین خۆمان دروستیەکەین لێرە و دیزاینەکەشی خۆمانەکەین. ئەو پولانەی کاری پێکەین مەسەن کلاشی بچووکی تایە قۆبچەی تایە کوژەکەی تایە چاوەزاری تایە ئەمەی تر بە پێی زارەکان هەڵەیت و منتیقەکانی ناو سلێمانی بۆ نمونە ئیسکان و تومەلی کۆم ئەم شوێنانەی تایە کەسەکە بە پێی ئەم پارانە کە تایبەتە بەیارێکە ئەوەش عینەشت بە شێوەیەک دیزاینمان کردووە کە ئەو ئاژەڵانن کە لە ناو کوردستانە هەن بۆ نمونەوەکو کە و کەڵەشێر و سوێسکە و ئەو بابەتانە. پرۆژەکەی من ناوی کێجی شۆپا کە دروستکردنی خشلی ئافرەتانە لە لایەن خۆمانە دیزاین و دروست ئەکرێت لەگەڵ مۆدێرن و کوردەواری تێکەڵیان ئەەکەم بۆی کە هەم مۆدێرنەکە بتوانین تێکەڵی کوردەوارێکە بکەین و هەم کلتورەکەی خۆشمان بێنێتەوە. لە چالەکیەکانی هەفتەی کارسازی جیهانیدا لە سلێمانی لە ماوەی 3 ڕۆژدا ژمارەیەک پانێڵ بۆ شارەزایان و پسپۆڕانی بواری کارگێڕی و بازرگانی و ئابووری و کشتتوکاڵی بەڕێوە دەچێت و ئامانجی سەرەکی پانێڵەکانیش بۆ زیاتر بەرەو پێشبردننی کاری کارسازە ناوخۆیەکانە. ڕێبازی وە کورسات نیوز سلێمانی.